ئەنجا ئەم کۆمەڵە مسلمانە کە ئەمە سیفەتیانە کە دیندارن کە بەخواوە پەیوەستن کە لە ڕوانگەی قورئانەکەوە لە ڕوانگەی حەقائیقی عەقیدەکەوە ئەڕوان و لایەن بووە بە بەڵگەنەویست سەیری هێزەکانەکەن سەیری مەتاعی دنیاکەن سەیری زەمەنەکەن سەیری کات و شوێن و حاڵەت و چۆنیەتەکانەکەن ئەزانن خوایەکی خالق هەیە خوایەکی پەروەردگاری زانا و دانا هەیە کارەکان هەمووی لەدەست ئەوەیە من پێویستە ساڵحتر بم بۆی ببم بە ئەداتی قەدەری خوای گەورە تاکو ئەو گۆڕانکاریان پێ دروست بکە وەختێک لەم ڕوانگەیەوە سەیرەکە ناترسێ لە جاهیلێت دڵی داناخور پێ لەو هێز و جەبەڕوتە ئەڵێ ئەم گرن ڕۆڵە ئەدگرن بە قورئان ئیجابا بمگرن ئێ لەسەر چی ئەمگرن لەسەر ئیسلامەکە ئێڵە ناخر تۆ تیرۆریستی ئێڵە خۆی چم نەکرد بە چی سەلمێنن باش ئەگەر حکمیشاندا بەسەرمە ئێستێنافێکم و ئەخر ڕۆڵی ئێستێناف لێرە نییە ئێ باش ئەچمە ژوورە خۆ من دڵنیام لەوە ناچمە سجن ئەگەر ڕستقم لەوێ نەبێ ئاوا ئینسانی مسلمان مرتاحە لە زەمیریە لە داخلی خۆیە تەسلیمە بە قەدەری خوای پەروەردگار ئەشزانێ هیچ شتێ بە قەدەری خوای گەورە نابێ ئەو کاتە نە دەوڵەتەی ترسێنێ نەقیەمی جاهیلیە توانێ وەکو ڕاکێشان بۆ خۆی ڕاکێشە چووکەم تەسلیم بە خوای پەروەردگاری خالقی ئەرز و ئاسمانەکان بۆ کە مودەبیری هەموو ئیش و کارەکان